هشتی ئادارێ ئەزل هەموو ژنێ جیهانێ ئەسپیرۆزیت کم هشتی ئادارێ ڕۆژەکە خۆشە ئەلبامەوەکە ژنێ و تایبەت مەژنێ ئێزدی 2014 نومە هشتی ئادارێوەکە مەشخۆڕە چێکردمە ئەو ڕۆژ ناست کرد ئەموێ ڕۆژێ حەفلێش خۆڕە چێتکن بجلکێت ئێزدیاتیێ ئەم هەموو حەفلێ چێتکن لە هەشتی ئادارێ و ئەملوان خوشکێت خوا سەرێتیاوان گەریلا ئەم پیرۆزیتکن وان شەهیدێت خۆ ئەم پیرۆزیتکن هەشتی ئادارێ تشتێکی گەلێکی خۆشە ڕاستی بەری فەرمانێ هەشتی ئاداری ما ڕاستە ڕۆژا ژنێت گوتن ئەف ڕۆژەکە ژنێ بەس تشتێک نەهاتە چێکردن چما ئەفکرن لێ مادە نەبوو ئەڤی فکری ئیرۆ ئەمکارن هەشتی ئادارێ بینە پیشاوێ دنیای هەمووکەی هەشتی ئادارێ خۆشتکن هەر ساڵ و خۆشی دەرباست بێ بانگامە بۆ هەشتی ئادارێش هەموو ژنێ جیهانێڕێ ئەو ژێ ڕامنە سەرخوا ئەو حەفلات چێ بکەن جلکێ مناسب جلکێ کوردی ئەو ژی تەنگایدە نەمینن vê ڕۆژێ دیاری چەند دنیای هەمووکێ بکەن نهۆل جیهنا نایتە چێکردن هەشتی ئادارێ چما ئەو ژیوەکە مەو و بەری 2014 مەتەل تشتەکل نێوان دەچێ نەبووە هەنەکە ئەفکر نەدیتە ڤی فکری ئیرۆ هەشتی ئادارێ تێ پیرۆزیکردن و دیسام هەموو دنیای پیرۆزیتکن. هەشتی ئادارێ ڕۆژا ژنیە ڕۆژەکە پیرۆزە مەدوێ ملەتیا مەژی مەرە بێ ڕۆژێ پیرۆز بکە ڕاستی پەیامە ڕێبەرا پۆژمەرە هاتیم گەلەکێت کێف خۆشن و ئیسال هەر ساڵێتی بتر ئەمێ ڕۆژا ژنێ پیرۆزکن خودێ گەلەکێ ڕاستی کێفامە هاتیم گەلەکی کێف خۆش بوون سەر بلند بوونیش بەرکە سەرۆکا پشتبەری دەبڕاستی هێزا ژنێ قەویتکە و پشتگirیا ژنێتکە ڕاستی ئەم گەلەکێ کێف خۆش بوون ینی وەکە ژن گەلە کێفامە هات بانگوازیامێش ملەتیان مایاوێ ڕۆژێ مەرە بساکنێن و ئەو ژیوەکە ما هەشتی ئادارێ ڕۆژا ژنێ پیرۆزی بکە.